سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە جلوبەرجی کوردی دەکەین با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕاش بە لەبەکردنی جلوبەرجی کوردی چ پەیامێکیان هەیە فەرموون بینەری ئەم بەرنامەیە بن. هەڵبەتمان وەکو محەممەد خەیات با بڵین بەراوردێک بکەین لەگەڵ ساڵانی پار و بەستر پێرار بۆ جلوبەرجی کوردی ئەم ساڵە بە ڕادەیەکی زۆر کەم خەڵک زلی کوردی کڕیوە بۆ نەورۆز بە حوکمی ئەوەی بەهۆی کێشەی دارایی و نهاتنی موچەی فەرمانبەران و مامۆستایان ئەنی خەڵکانێکی زۆر با بڵین زلی کوردییان نەکڕیوە بۆ ئەم نەورۆزە. ئەگەر بەراوردێکی تر بکەین بۆ نمونە ساڵانی پێش ئێستا خەڵکانێکی زۆر با بڵین مانگێک پێش نەوروز ئێمە مەجالی ئەوەمان نەبووە قاتی کوردی بۆ برادران بۆ هاوڵاتیان بدورین. پێ دوای ڕێژەکە کەم بووە ئێستا بێگومان کەمتر لەبەری دەکە کەمتر لەبەری دەکە. ئێستا من وەکو گەنجێک وەکو خەیاتێک یعنی کەم گەنج دەبینم لە ناو بازار بۆ نمونە نەک ئەمڕۆ دەی سێ ئەمڕۆ دەی سێ ڕاستە ڕۆژی جلوبەرجی کوردیە فقط ئەم ڕۆژە لەبەری دەکەن گەنجانمان بەداخۆم هیوادارم هەموو گەنجێک دیکە لەبەری ناکەن بێگومان نەوەڵا من خۆم لەبەری دەکەم وەکو خەیاتێک زۆر پێی مرتاحم لەبەری دەکەم بەڵام گەنجەکانی بۆ نمونە هاوڕێمانن جیرانمانن لەبەری ناکەن. باش مانگی نەوروزە باڵێ مانگی ئادارە لە جەژنی نەورۆز نزیک دەبنەوە با بڵێن ئێوە زیاتر وەکو ئێوە جلی و بەرجی کوردی دەبلە و مانگە جلوبەرگەشی زۆر بدورن ئەو ساڵ خەڵکەشی زۆر هاتووە ڕووی لە ئێوە کردووە یاخۆ ڕێژەکەی کەمە زۆرە نەبەخوا کاکە محەممەد خەڵکێکی زۆر کەم هاتووەتە لای ئێمە بۆ جلی کوردی هەروەکو پێتم وت با بڵین بەهۆی کێشەی داراییوە خەڵکانێکی هۆکارێکی بێگومان دابەش نەکردنی موچە لە وەختی خۆیەوە هۆکارە هۆکاری خەڵک جلوبەرجی کوردینەکە هۆکارێکی زۆر سەرەکیە کە خەڵک نەک جلوبەرجی کوردی بۆ نمونە جلوبەرجی ئاسایش نەکڕێتن بەهۆی کاکە کابرا کە مەعاشی وەرنەگرت بێ پارەی لا نەبێتن نایەتەکەنە من قاتێکی کوردی بدورێ ناچی دوکانێک پانتۆڕێک یاخود کابۆیەک یاخود خەمیسێک بکڕێتن ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە ئەنی کەسانێکەن ئەنی کەسانێکی وا هەیە کە حاڵی مادیان باش نییە ئەنی پێی ناکرێ بێ قاتێکی کوردی بکرێت بەوەی ئەوەی کاکە مەعاشی ناتووە یاخود کار و کەسابەتێکی باشی نییە ئەنی ئەوە سەبەبەکەیتی. بەڵێ بەر لەوەی من دێمە باسی ڕۆژی پۆشینی جلی کوردی دەمەوێت باس لە مانگی سێ بکەم کە بە مانگی قەدەری کوردان ناسراوە هەڵبەتە هەموو خۆشی و ناخۆشیەکان میملەتی کورد لە مانگی سێ بەدی دەکرێتن ئەمڕۆکەش کە ڕۆژی پۆشینی جلی کوردیە هەڵبەتە ڕەنگە ڕخنەی ئەوم لێ بگیرێتن من بۆ جلی کوردیم نەپۆشیوە خوا نەخواستە نەپۆشینی جلی کوردی من لەو ڕۆژەدا بۆ بێڕێزیکردن نییە بە جلی کوردی بە پێچەوانەوە من یەکێکم لەو کەسانی کە
لە بەشی زۆری بۆنەکانە جلی کوردی دەپۆشم بەو پێی کە کاری ئێمە وایە دەکرێت لە بۆنەکانە جلی کوردی بپۆشی ڕەنگە لە ڕۆژانی ئاسایی کە لە ماڵەوە بین جلی کوردی دەپۆشین بەڵام پێم وایە تەنها ڕۆژێکیش بۆ دەستنیشانکردنی جلی کوردی گەورەی ئەو جلا نیشان ناداتن چونکە زیاتر لە سەدەیەکە خەڵکانێک یاخود میلەتی کورد بەو جلە خەبات دەکەن کە چی جیهان گوێی داخستووە لە بەرامبەر داخوازیەکانی کوردان ئەو زمانی من قسەی پێ دەکەم نزیکەی سەدەیەکە هاواری ئازادی دەکات وەلە دیسان جیهان گوێچکەی داخستووە بەرامبەر ئەو داخوازیی کوردان هیوادارم ڕۆژی پۆشینی جلی کوردی ببێتە کەلتور نەک تەنها ڕۆژێک بێتن و لێرەوەش داوای لێبوردن لە بینەرانیش دەکەم کە ئەمە نەمتوانێەوە جلی کوردی پۆشم ڕەنگە هۆکار هەبوو بێتن بەڵام پۆشینی جلی کوردی پێویستە بکرێتە کەلتور و لە بەشی زۆری فەرمانگە حکومیەکانیش بە فەرمی بکرێت بێتەوەمانیە ڕۆژێک تەنها لە ساڵێک بەسە بۆ لوبەرکردنی جلوبەرجی کوردی بەڵێ وەک ئاماژەم پێکرد تەنها ڕۆژێک بۆ پۆشینی جلی کوردی پێم وایە گەورەی ئەو جلا بەدەر ناخاتن چونکە باو باپیرانمان بەو جلا توانیان خەبات بکەن میلەتی کورتوانی خەبات بکات تا گەیشتوە تا قۆناغەوە تاوەکو ئێستاش خەباتکردن بە جلی کوردی بەردەوامە بۆ ئەوەی جیهان بێتە سەرخەت و بانگی ینی با بڵێن ئەو بانگی کە گەلی کورد هەیەی بۆ ئازادی ئیتر ڕێگای پێ بدات و سەر بەخۆی خۆی ڕابدات بەشێکی زۆری خەڵک لێستا دەبینی تەنها لە بۆنەوە ئاهەنگەکان تەنها جلوبەرجی کوردی لێبەردەکەن باشە ئایا ئەمە دەکرێت ئەوەیان ینی پێم وایە دوو هۆکاریە ڕەنگە بەشێک ناتوانن بەشێک لە خەڵکی ناتوانێتن ئەو جلەی کە لە ئێستادا لە بازار هەیە ناتوانێت بکڕێتن ڕەنگە گیرفانی ئەوەی لە گیرفانیدا هەیە ناتوانێتن دەستێک جلی کوردی جوان بکڕێتن ینی دەکرێت بازرگانەکانیش ئەوانەی کە کاری بازرگانی دەکەن لە ڕووی جلوبەرگی کوردیەوە ئەوانیش با بڵێن مراعاتی خەڵک بکەن کە خەڵک لە چ دۆخێکدایە ئەو جۆرە جلانە بێنن ئەو جۆرە قوماشانە بێنن بۆ ئەوەی خەڵک بتوانێت بە ئاسانی دەستی بکەوێت و هەروەها داواکاریم لە بەرگ دوورەکانیش ئەوە ینی زۆر جار باس لەوە دەکرێتن ڕەنگە کڕینی قوماشێک هەرزانتر بێت لە کرێدەستی ئەو بەرگ دوورەی کە دەیدورێتن بۆیە ڕەنگە خەڵکانێک بە تایبەتی گەنج ئاواتی ئەوەی هەبێت جلی کوردی بپۆشێ بەڵام گیرفانی ئەوەی نییە کە بتوانێتن بیکڕێت و ئەو جلە ینی لە ماوەی ئەم ساڵ و ساڵی ڕابردوش ئەوەی من تێبینیم کرد و بەو پێی کە ڕۆژنامە نووسیشم ینی پار ساڵ کەرنتینە هەبوو ئەم ساڵیش دیسان خەڵک ترسی ئەوەیە بە تایبەتی گەنجان ترسی ئەویان هەیە دەڵێن دووبارەنەوە کەرنتینە بکرێنەوە بۆیە خەڵک کەمتر ڕووی لە کڕینی جلی کوردی کردو. سەڵاوڕست چۆن ئەو ڕۆکە بڕیارت داوە جلی کوردی لێبەرکەیت وەڵاوە شتێکی سەیرە ئێمە کوردین ئەوە جلی کەلتوری خۆمانە جلێکی نەتەوەی خۆمانە من بە تەسەوری من حەق بوو ئێمە ڕۆژی جلی بێگانەماندا بنابە ڕۆژی جلی ئەفەندیماندا بنابە نەک ڕۆژی جلی نەتەوەی خۆمان کەلتوری خۆمان ئێمە لۆ پاراستنی شۆناسی ئەو جلە کوردیە بە هەزاران شەهیدمان لە ژێر ئەو جلەی داوە ئێستا جلی باب و باپیرانی خۆمان و ڕەسەنی خۆمان و کە پێی ناسراوین ئێمە یەک ڕۆژی بۆ دانین بەڕاستی بە تەسەوری من غەدرێکی گەورەیە لە جلی کوردی دەکرێت لە ڕۆژەکەمە بۆ جلی کوردی هەر زۆر کەمە هەر زۆر کەمە ینی من جلی خۆمە چۆن ڕۆژێکت بۆ من دانایە بۆ جلی خۆم ئەدی باکە ڕۆژەکانی ترچی لە بەرگەم باش هەفتانە خۆت چەند جار لەبەری لەوانەیە ڕۆژانە لەبەری بکەم ڕۆژانە لەبەری یەکەم باش بەشەشی زۆرمان هەیە کە دەڵێن ڕۆژانە بامڵێن تەنها بۆ مناسبەکانە بەریەکەن
باڵێن ئەگە حەفلەیەکە بیاخۆ ئاهەنگێک لە شوێنە من خۆم ڕێز لە هەمونەتەوەیەک دەنێم بەڵام ئێستا ئەوە وڵاتی سعودی وڵاتەکانی خەلیج کارمەندەکە کە دەوام دەکا ئەگەر سەفی و عگالەکەشی لەسەری نەبی لێ ناگەڕن دەوامش بکە بڕۆ پارەی بڕۆ دایرەی کارەبای لە سعودیای پارەی وسولەی پسولەی کارەبای بدە بەڵام ئەگە عگالت لەسەری نەبی پارەکەت لێ وەرناگرێت سەفی و عگال لەسەری نەبی ئێمەش تازە بە تازە لە 2021 وڵا ئەو ڕۆکەمەداناوە بۆ جلی کوردی یاین جلی کوردی چییە تازە بە بێمە بەخشراوە ڕۆژێکی بۆ دانین ناخێر ینی من بە تەسەوری من غەدرە لە کەلتوری خۆمان لە مێژووی خۆمان لە نەتەوەی خۆمان دەکەن لە جلی خۆشمان دەکەن دواترش جلی کوردی جلێکی زۆر ڕێک و پێکە جلێکی محتەرەمە جلێکی جوانە پێناسەی کووردە پێناسەی خۆمانە چ کێشەیەکەیە ئەگەر هەموو فەرمانبەرەکانی ئێمە بە جلی کوردی دەوام بکەن پێتان وایە گرنگە بە جلوبەرجی کوردی بێگومان شڵات واشی لێدێ نەک ڕۆژێک دەلێن تەنها ڕۆژێک لۆتان نییە جلی کوردی لەبەرکەن باقی ڕۆژەکانی تر دەبی هەموو جلی کوردیتان لەبەربی هەر بە جلی کوردیش دەڵێن جوان دەبی وایە نازانم ئەمن دوێ پانتۆڕێکم لەبەر بوو پانتۆڕەکە و چاکەتەکە بەرین بوو دەنگۆتە منە ئەوڕۆ جوانتری بەد لە بەکردی جلوبەرجی کوردی جوانتر دەبی وانیان جلی کوردی جلێکی خاوێنە جلێتر دەبی جلێکی جوانە جلێکی ینی لە نەتەوەی کورد دێت لە تەبیعەت و ئەخلاقمان و لە ینی بڵێن لە فەیسولەجێتی کوردیش دێت یان لە جسمت دێت بەڵێ ئەوڕۆ ڕۆژێکی مێژوویە بەڕاستی بۆ گەلی کوردستان و هەموو کوردانی جیهان بەڕاستی حەق وایە هەموو ڕۆژ هەموو کوردان لەو ڕۆژە جلی کوردی بپۆشن لەبەر ئەوەی ڕۆژێکی نەتەوەیە ڕۆژێکی مێژوویە لە گەلی کوردان لە ئەوەی خەڵکێک بزانی کە کوردیش هەیە کوردیش جلوبەرجی خۆی هەیە کوردیش مەسەلەن بڵێن نەتەوەکە بڵێن لە عێراق لە سووریا لە تورکیا لە ئەوانەش خەڵکەکەن کە وجودیان هەیە نەتەوەشیان هەیە بامڵێن وەکو یادێک جلی کوردی لە بەکردو یان بەردەوام ئەو جلەی لەبەر دەکەن وەڵا بڵێن بەردەوام نا بەڵام لە وەکو یادەکان وەکو بۆنەکان بەڕاستی هەر جلی کوردی دەپۆشم جلی کوردی جلێکی ناشرین نیە جلێکی زۆر جوانە ینی حەزمان بەڵێ وەکو ڕەمزەشی نەتەوەیە وەکو ڕەمزەشی گەلەشەیە کە خەڵکێک ئەو جلەی دەپۆشی ئەوەی بزر نەبی ئەو جلوبەرگە مەسەلەن وجودی زیاتر بیتن هیوادارم گەنجان کیژان کوڕان هەموو تین و توێژەکان لەو ڕۆژە مێژوویانە لەو ڕۆژە نەتەوەیانە جلی کوردی پێشنە بەر ئەوەی زلێکی ئەوهایە کە شانازی دەبی پێوە بکەین بەڕاستی باشە لە ڕۆژێک بامڵێن لە ساڵێک ڕۆژێک تەنها بۆ جلی کوردی دانراوە ئایا ڕۆژێک بەسە بۆ ئەوەی کە ئێمە جلی کوردی لێ بەکەین ناوەڵە ڕۆژێک بەزنی حەق وایە هەموو دائیرەکان هەمووی بڵێن فەرمانگەکان کە جلی کوردی لێ مەسموع بیتن نەوەک هەر لە ساڵێ دەهی سێ بتا جلی کوردی حەق وایە زیاتر بیتن حەق وایە بە خۆمانی پەرە پێ بدەین بە خۆمانیش زیاتر بەکاری بینین و زیاتر لەبەری بکەن بۆ ئەوەی زیندوو بووبتەوە لە ناومان بەڕاستی لەوانەیە پێش ساڵەکانی شێست ئەوانە دەژێرنەوە ینی هەمووی گەنج و منداڵ و ئەوانە هەمووی جلی کوردیان پۆشیوە لەوانەیە جلی عەرەبی هەر کەم ببیتن لە وەکو پانترۆن و چاکەتەوانە هەر منداڵی قوتابخانەکانیش جلی کوردیان پۆشیوە هیوادارم ینی هەر ڕۆژێک نەبیتن لەو ساڵێ یاخود لەو گەلەی ڕۆژێک وەڵا جلی کوردی هیوادارم زیاتر بیتن بەڕاستی پێتان باشە زیاتر بکرێ بۆ ئەوەی زووی وڵا پێمان باشە زۆر زیاتر بیتن پێمان باشە زیاتر گەشە بکاتن لەبەر ئەوەی جلێکی نەتەوەی خۆمان جلێکی ئەوهایە کە شانازی پێوە دەکەین بەڕاستی
بەڕاستی ناتێت بڕێ کە بزانام چەند دڵخۆشمە ڕۆکە کە لە لای هەمومان ڕۆنە کە دەزانین هەموو نەتەوەیە کە خاوەن کەلتور و ناسنامەی خۆیتی بە جلەکان عنی میلەتەکان جا دەکاتە لەوانتیکە گرنگی پێدەدەن کە شانەزە پێوە دەکەن بۆی ئێمە میلەتیش کورد کە هیچ کاتێک لەو میلەتانە کەمترینە کە دەبی شانازی بۆ ڕۆژێ بکەین کە ڕۆژی جلی کوردیە کە کەلتوری خۆمە پێ دیاری بکەین و کە دەی سێکرایتە ڕۆژی جلی کوردی کە ڕۆژێکی پیرۆز و گرنگە لە لای هەموو میلەتێک بەو بۆنەش پیرۆزبای لە هەموو گەری کوورد دەکەن هیوادارم هەموو ساڵێک نەکەمەسە هەموو ڕۆژانە کە جلی کوردی بپۆشین چونکە ئەوە ئەم جلی کوردیە کەلتوریەکەمان نەتەکەمە لەوانێتی زیاد دەکاتەوە بەڵام بەداخەوە کە ئێستا دەبینە هەمومانیش نە ئیلا زیاتر گەنجەکانمان ئیلا لە بۆنەکان کە جلی کوردی بەکاردێنن هیوادارم هەموو ساڵێک ئەو یادەیە پیرۆز ڕابگرن. ڕۆژێک بەسە بۆ ئەوەی جلی کوردی لە بەرپێنی ئێمە لە ساڵێ نەخێر ئامن بەڕێی خۆم ئەوەیە کە هەموو ڕۆژی جلی کوردی لە بکەن حتا لە دایرەکانی حکومەت جلی کوردی لە بەگر بکەن نەک تەنها لە بۆنەکانی چونکە ئەوە شەرەفێکە ئەوە کە ئێمە لە میلەتەکانی جادەکە ئەمە جلی کوردیە کە خەڵک بمانستی کە ئەوە ئێمە کوردین. باشە تۆ خۆت هەفتەی چەند جار لەبەری دەکەیت؟ وڵای بەخۆم ئیلا زیاتر لە بۆنەکانیان شوێنی ئەوەی لەبەر دەکەم یعنی بڵێ بەردەوام لەبەر ناکەم بەڕاستی. جارێک دوجار بەڵێ جلێ جار دوجار لەبەر دەکەین حتمەن بە زیاتر لە بۆنەکان زیاتر لەبەر دەکەن ئەوێ ڕاستی بیتن. پێت باشە یعنی بەردەوام کەسانی دیکە جلوبەرجی کوردی لە بەڵێ بەتاکید هەر بەخۆشم هەموو جا بەخۆم دەڵێم کە بە حەقیبی هەمومان گەنجەکانمان پیرەکانمان هەمومان ڕۆژانە لەبەری بکەین نەک بچین جلی عربی یان جلەکانتر لەبەر بکەین چونکە ئەوە بۆنەیەکە ینی ئەوە کەلتورەکەم لەوانەکەتر زیاد دەکاتەوە بەڵام بەداخۆ بەڕاستی ئێمە خاستەن گەنجەکان تەنها بەس لە بۆنەکان چەکان لەبەری دەکەن هیوادارم هەموو ڕۆژێک لەبەری بکەن حتا لە دەچنە دائیرەشە یان دەچنە قوتابخانەکە یان دەچنە هەر شوێنێکن یان دەچنە هەر وڵاتێکی تر کەمە ئەو جلەی لەبەر بکەن کە دیاریە لەمەکەوە میلەتی کوردین ئێمە. بەڵێ مامەدی ئەو ڕۆکە چەند دڵخۆشی زۆر دڵخۆشم جلی کوردی لە بەکردووە زۆر دڵخۆشم بە جلکوبەرجی کوردی ئەوڕۆکە ڕۆژی جلی کوردی ئەمڕۆکە شانازی بە کوردەواری خۆمان دەکەین. باشە چۆن بڕیارەداوە جلی کوردی لەوەکەی؟ وەڵاهی من هەر هەموو ساڵێ پێش ڕۆژی جلی کوردی من جلکوبەرجی کوردیم لە حاضر دەکەن لەمارێ جلوبەرجی کوردی ڕۆژی جلوبەرجی کوردی لەبەر دەکەم و دەردەکەم دێمە دەرێ دێمە سەر کار و ئیشی خۆت باشە یعنی لە ساڵی تەنها یەک ڕۆژ لەبەر دەکەی؟ ناوەڵا زۆر لەبەر دەکەم پێشم خۆشە هەر هەموو ڕۆژێ هەر جلوبەرجی کوردی لەبەر بکەم پێشم خۆشە هەموو خزمە و دۆست و برادەران جلوبەرجی کوردی لەبەر بکەن هەر هەموو کوردێک ڕۆژێ جلوبەرجی کوردی بەهۆش. پێت وایە جلوبەرجی کوردی باڵێن جوانی مرۆڤ باڵێن جوانی و کەسانی تر بەتاکیدەوە جلوبەرجی کوردی لە باب و باپیر و ئەژدادەکانمان هاتووە جلوبەرجی کوردی شانازی بە کوردەواری خۆمان دەکەین پێشم خۆشە جلوبەرجی کوردی هەموو کەسێک لەبەر بکەن. باشە ئێستا لە ساڵێک تەنها ڕۆژێک دەیسیان دەست نیشان کردەوە بۆ لەبەرکردنی جلوبەرجی کوردی پێت وایە ئەم ساڵە ڕۆژێک بەسە بۆەوەی کە لەبەری بکەین؟ ناوەڵا پێم باشە هەر هەموو ڕۆژێ جلوبەرجی کوردی لەبەر بکەین. بۆ گرنگە لای تۆ؟ وەڵاهی جلوبەرجی کوردی جلوبەرگێکی ڕەسەنیە کوردەواریە ڕەمزەکە ڕەمزێکی کوردەواریە پێشم خۆشە هەر هەموو ڕۆژێ جلوبەرجی کوردی هەبیتن بەڵام ئەوهایە کە ڕۆژ شانازی پێوە دەکەین زۆر شانازی بە جلوبەرجی کوردیەوە دەکەم و شانازی بە کوردەواری خۆشم دەکەم. باشە بەشەشی زۆر دەبینی کە خەڵک تەنها لە بۆنە و ئاهەنگەکان باڵێن جلوبەرجی کوردی لەبەر دەکەن جلوبەرجی کوردی دادەپۆشن پێت وایە ئەمە کارێکی باشە؟ بەڵێ پێم وایە کارێکی باشە جلوبەرجی کوردی هەر هەم ڕۆژێ لەبەر بکەن جلوبەرجی کوردی بەڵام ئەویان لێ کردووە لە بۆنەی بوو گواستنەوەیەکیان ژنمارەکردنەکەیان سەیرانێک بە ئایلەیە خەڵک دەردەچیتن جلوبەرجی کوردی لەبەر دەکاتن کە جلوبەرجی کوردی لەبەر دەکاتن پێی وایە شانازیە بە جلوبەرگێکی کوردی وا دەکات. بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەیەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕاش
ئەوێکی بیستی بوون ئەمە ڕابوچنی هاوڵاتانی خزای بەردەڕژ بوو لەسەر تەوەرەکەی ئەو ڕۆکەمان سوپاسی وە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ